سلام علیکم حاجی کافێ چۆنیت باشی چاچی بۆ خۆیان زۆر بە دوات ئاگەڕای چۆنی یاخوا بەخێر بێت سەر چاوەمان مەمنونین سوپاس دەکەین چاچی وەچە چۆنە یاخوا بێوەی بن بەخێر بن دەڕەحمی خواوە تەنها توانین بڕۆین الحەمدوللا الحەمدوللا دەستەکانیش ڕەشن شکور جۆزەکە هەیە ئەرێ وەڵڵا گەڵاکە چۆن ئەبارێ گوێزی من ئاوا ئەبارێ چونکی ئەم ڕزقە خوا ئەیە وایان هەموو کەس وا ناڵێ ناڵێ هەیە ئەڵێ ناڵێ کەیدی خۆیتی بۆ خۆی ئەڵێ وەڵام من ئەڵێم گەڵا بەڕوار چەند گوێزی منەوەڵە زۆر تۆ پێم بڵێ دڵ خۆشە لێرە ئەرێ وەڵاوە ئەزانم دەسەد تەختی پاشایەتی وەڵی دڵخۆشی ئەساسە دڵخۆشی ئەساسە باوکی هەموویەتی ئەرە وەڵا بیستومە ئەڵێن ژنێکی زۆر گورجگۆڵ و ئازاشی بێوەی بیاخوا پیاوەتی خۆتانە وام بیستوە ئەڵێن ماشەڵا جارجار دەمانچەیەکیش هەڵگرتووە وایە بەڵا دایمە پێم بۆ ئێستا نەبێ ئێستا ناتوانم وەڵا ئەگە قینم دابە نانایشەڵا ئێمە بچوچیت دەکەین ئێمە بچوچیت برا گەورن وەڵا کاکە گیان ڕقم دایەنە نەک دەمانچەیە کڵاشین کۆژیشم پێیە ئەمە ئەوەیە بەڵام چەند کەرتان من لەم خانوویا ڕۆژم کردوتەوانێ هەر ئاوا بەتاقی تەنیا بەتاقی تەنیا کوڕێکی ئاوم دەگەڵا سکۆرەژم دەگەڵا خوانەی بڕێ کارەبای ئەو ماڵمەیا و مێهێناومە ها کارەبای واتیا کارەباکەی خۆم نییە ئیتر وەڵا برا مرتاحم لی الحەمدوللا وەک مرتاحیشم بێقڕن هەچ کوڕێک ویستیش نەبێنێ بە خۆی ڕوا پەرژینێکی قایم بێ هەڵە گیرێ لەو کسەرێ لەگەڵ ژنەکەی هێتەوە وایان گوێم ناوەستێ گوێم ناوەستێ وەڵا خێریشی بۆکەم و مەودوی ئەگەر تو عەزێت نەدابێت دوعای خێران بۆ وەڵا لە ژیانیانە عەزیەتیان ناوم لە ژیانیانە عەزیەتیان ناوم لە ژیانیانە پورە کافێ تۆ زانی تەمەنت چەنە وەرنە وەڵا ناوم 64 74 شتێکی وایە تەمەنەکە زۆر نییە ئەی چیت بەبیردێ لێرە چیت بەبیردێ وەختی خۆی و ئاش و شتانە قەدیم هیچت بەبیردێ نەبەخوا ئەو ئاشانە بەهین نەبوون ئاش بەڵێ ئارە بەڵا مدوێنە کردم ئاش لێ هاڕیوە ئارێ بەخوا بەرداش ئاو لەسەرەوە ئاوش کراوەتە گۆنگەکەی ئەوکێ سەو زۆگەیە ئەو زۆگەیە کە ئاوە زۆگەی ئاشی مەنشورە ئاوەکەی لێ ڕۆیوە و بەو بەرداشانە باراشتان لێ کرد ئەرێ وەڵا 50 کرد من باراش لێ کردووە باشە بەس ئاردی هاڕیا شتی تریشی دروستەکە ساوەر و گەنمە کوتاو ئەو شتانە نە ئەوانیان دروست ناکرد ئەوانیان ناکرد نە بەس ئاش گەنم بەی کرد بە ئارد گەنمە شامیە کرد بە ئارد مەسەد زەڕاتیە کرد بە ئارد هەرزنیە کرد بە ئارد ڕەمانەیە کرد بە ئارد ئەمانەی هەموو ئەکرد بە ئارد پورە کافێ پێچە ڕەنج و کوێرەوەریش زۆر دیبێ ئەرێ بەخوا ئەمەگەم دیوە بەڵام چییە لە ژیانما نانی کەمەم نەخواردووە لە ژیان ماگیشبانم خاڵی نەبووە نانی زەلیلی و نەخواردووە نانی زەلیلیم نەخواردووە نانی عیزەت و نانی ڕەنجشانەی خۆم ئەوش بە حیاتم کورە یەک شتی کرد بەخوا کرێکاریم نەکردووە بەخوا مەمنونی کەس نەبوو میشی بۆ بکەم بەس ئەو خوایاومیە ئەمە خوا نایە بە حەو ڕۆژات گوێزێک ناکورد و دەروونەکەشت فراوانە ئەرێ وەڵا دڵم ئاوایە وا ئەزانم ئێستا ئەم دنیای منە الحەمدوللا ئەرێ وەڵڵاهی دەخوای گەورە یاخوا بەخێر بێن زۆر خۆشحاڵ بووین یاخوا بەخێر تەزبیحەکەشت ئینشەڵڵا لا ئیلاهە ئیلا الله ئەرێ وەڵڵا ئەی چۆن ئەرێ وەڵڵا برا تەزبیحم لا ئیلاهە ئیلا الله پێکەم ئەستەغفیر الله پێکەم هەر بە سێ چوار ڕۆژان کەرتەکان من دەنێم ڕن تا مەرخەی چەند پاراوێ و دەسەری بۆ سەر زارەتان ئەرێ وەڵڵا خوا لێت قبوڵ کە یاخوا لەگەڵ جەمیعی مسڵمانە یا ڕەبی خوا لێت قبوڵ کە لا وەڵڵا ئێمە بکە ئەرێ وەڵڵا لەعانە ئێوارێ لێوانێ مریشکیان بەسەر ڕاوی بۆ ناردوو خوا ئەرێ بەخوا ئەرێ بەخوا برا یاخوا عافێتی بێ ئەرێ بەخوا برا حەسەن خاڵۆ زامە ئێوارێ حەسەن بۆی ناردوو یعنی ئێمە یەکێتیمان ئاوایە تێگەی یەکێتیمان وایە ئێستا لەو چەند پاراوێ بڵێ شتێک قەوما معلوم نیم شوسێکە ڕەن نەچم دەتوانی بچی بۆ چەند پارە ئەرە وەڵا دارەکەی بەدەستەوە گرم و ئەڕۆم
حەزم وشت ڕێگا لێ ناگرن خۆ نەبەخوا لاوانە بناسن قەستەم بەخوا ئیشتا عەزەمێ بەمنی نەکوتبوو کوێچی ماشەڵ تا زانی ئەمە هەمووی خوا کاری ڕێک خستووی ئەمە هەمووی خوا ئەیکا ئەرێ بەخوا ئەرێ بەخوا محفوظ بیاخوا لەگەڵ جەمیع مسلمانان لەگەڵ جەمیع مسلمانان خوا لێ ڕازی بێ یەخوا بەخێر سپاس دەکەین یەخوا بەخێر مەمنونین